ترمان هەیە کاتێک 50 ژەنیاری لێهاتوو یان زیاتر لە 50 ژەنیاری لێهاتوو لە کۆنسرتێکی گەورەیە یەکە گرن ئەماکرێت بڵین تەنیا میوزیک پێشکەش ناکەن بەڵکو زیندوێتی پێشکەشەکەن زیندوێتی هوەری کوردی پێشکەشەکەن ئەمڕۆ باز لە یەکێک لە ڕووداوە مێژوویە یەکێک لە ڕووداوە گەورەکانەکەین لە هوەری کوردیە لە میوزیکی کوردیە ئەمڕۆ باز لە ئامادەکاریەکانەکەین بۆ یەکێک لە کۆنسرتە گەورەکان ئەویش کۆنسرتی ئۆرکێسترای گەنجانی نەوایە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کە لە ئێستا ئامادەکاریەکان و پرۆڤە و ڕاهێنان بۆ ئەم کۆنسرتە گەورەیە دەستی پێکردووە کە زیاتر لە 50 ژەنیار لە کۆنسرتی ئۆرکێسترای گەنجانی نەوەیە بەشدارە بن لە ئێستادا دوو ئەندامی گروپەکە دوو میوزیسیان میوانی بەرنامەکەمان و باز لە ئامادەکاریەکان و خۆ ئامادەکردنیانەکان بۆ ئەم کۆنسرتە گەورەی ئەوانش هەرێک لە بەڕێزان میلان زانست و هەنگبین فەرێدونە سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێت. ئەرزانم کە خەلەسان کردەوە بە ئامادەکاریەکان و ڕاهێنانەکەن کۆنسرتێکی گەورەیە شتێکی زۆر جوان و گەورەی پێشکەشەکان ئاگادارم مامۆساوەریت قسەی لەگەڵا کردوین و ئاگاداری کارەکەی ئێوەین بەڵام سپاس کەم کاتتان بێمە بەخشی و هاتنە بەرنامەکە سپاس بۆ ئێوە. باسێکی کۆنسرتەکەمان بکەی هەنگی خان چۆن ناساندن بۆ کۆنسرتەکە ئاکەیت؟ لە ڕاستیە ئەم کۆنسرتی ئێمە پێک هاتووە لە کۆنسرتی ئۆرکێسترای گەنجانینەوە کە کۆمەڵە گەنجێکین بێکەوە ئەم کۆنسرتە بەڕێوە ئەبین. ئەم کۆنسرتە جیاوازی لە کۆنسرتەکانی تر ئەوەیە کە زیاتر ئیش لە میوزیکی فۆلکلۆری هەموو وڵاتەکانە کە بەڵام زیاتر ئەتوانین بڵین لە چوارچەوەی کوردستانە با بڵین پارچەکان هەڵبژێراون و جیاوازی ئەم گروپە لەگەڵ گروپەکانی تایە لەگەڵ با بڵین ئۆرکێستراکانی تایە ئۆرکێستراکانی جیهانە ئەوەیە کە بە ئامێری جیاواز بەشدارین هەم لە ڕووی ئەوەی کە ئامێری کوردی تێکەڵ کراوە هەم لە ڕووی ئەوەی کە ئامێری ڕۆژئاوایی تێکەڵ کراوە و هەموو ئەو ئامێرانەی کە لە میوزیکە بەکارێت ئێمە کۆمان کردوونەتەوە و لە چوارچێوەی گروپێک و لە چوارچێوەی ئۆرکێسترایەکە کۆمان کردوتەوە بەتەماین بە ئەنجامی بگەین دواتر باز لە ئامێرەکانەکەین و باز لە ئامێری کوردیەکانەکەین کە لە کۆنسرتەکە بەشدارە بن باسێکم لە ئامادەکاری و ڕاهێنانەکان بۆ بکەیت لە ئێستاە ئامادەکاری و ڕاهێنانەکان بۆ کۆنسرتێکی ئاوا گەورە پێویستی بە ڕاهێنان و ئامادەکاریی زۆر باشەیە لە ئێستا گەشتۆ بەچە ئاستێک بەڵێ گروپینەوە بۆ ئەم کۆنسرتە نزیکی هەفتەیەکە هەفتێک زیاترە دەستمان کردو بە ڕاهێنانەکان وەسپاس بۆ خوا بە چڕی ڕاهێنانی تێداکرێت کاتی کۆنسرتەکان دیاریکراوە هەر ڕۆژە و دوو کاتژمێرە و لەو دوو کاتژمێرە بە چڕی کارەکان ڕاهێنانی تێدا بێت دابڕان تا ڕۆژی کۆنسرتەکە هەر ڕۆژەی دوو کاتژمێر ئێوە هەموو ڕۆژێک ببوورە هەموو ڕۆژێک نییە هەفتێکە سێ ڕۆژە هەفتێکە سێ ڕۆژ هەر ڕۆژەی دوو کاتژمێر ئێوە ئامادەکاریەکەن و پرۆڤاکەن بۆ کۆنسرتەکە بڵێ ئەمەش ئامادەکاریەکانی ئێوەیە باسی شوێنەکەم بۆ بکەیت باسی ژەنیارەکانم بۆ بکەیت و زیاد لە 50 ژەنیار لەم کۆنسرتەیە بەشدار بن و ئەوش مامەساوەلیت بەڵێ شوێنی ڕاهێنانەکەمان کارگەی کللتوری شاری سلێمانیە باشە لە هۆڵێکە ڕاهێنانی تیادا ئەنجامەگەین کۆنسرتەکە پێک هاتووە لە سەر و 50 ژەنیار کە دەنگبێژمان لەگەڵایە گروپی ژێدارمان لەگەڵایە گروپی هەوایەتمان لەگەڵایە فودارەکانمان لەگەڵایە هەروەها گروپی کۆڕاڵمان لەگەڵایە کە ئەمە بەکەمی لە بەداخۆ بەکەمی لە کوردستانە ئەم شێوازە پێڕەوەکرێ بەڵام ئێمە وەکو گروپینەوە هەوڵمانەوە هەمیشە داهێنام بکەین هەمیشە شتی جیاواز بینە بەرگوێی خەڵکی و خۆشبەختانە ئێمە وەرشکەیەمان گرتوتە بەر باشە گروپەکی بڵین گەنجانینەوە لە کاتی پشتگیریەکان بۆ شوشک و برایانمان لە ڕۆژاوای کوردستان و لە بەردەم بەهای گشتی کارێکی جیاوازان بە ئەنجام گەیان ئەسێت بڵین ئەم کارەش زۆر جیاوازە بێت و کارێکی نمونەی تر پێشکەشەکەن بە بینەران و بە ئامادەبووان بڵێ ئەتوانین وا بڵین لەبەرەوەی بۆ نمونە زۆر کات یعنی زۆر کەم هەبووە هەر ئەگەر سێری مێژووی میوزیکی کوردی بکەین زۆر کەم هەبووە کە وەکو پێشتر ئاماژەم پێیا هەنێک ئامێر بەکار هات بیان با بڵێن هەنێ ئامێر هەبووە کە هەر ژەنیاریمان نەبووە لە کوردستانە زۆر بە خۆشحاڵیەوە ئێستا ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە بۆ نمونە ئامێری زۆر زۆر ڕۆژئاوایی جیاواز لەم کۆنسرتەیە کە چوزانم بۆ نە بڵین میوزیکێکی کوردی ئەژەنێت و ئەوە شتێکی زۆر زۆر جیاوازە بۆ بەرگوێی بینەر و بیسەرەکانمان ینی هەستەکەم شتێکی جیاواز بێ بۆ ئەوان کە گویان لەوە ئەبێت لەوە چێ هەر ینی بەلایەنەوە سیر بێ کە ئامێری وا لە کۆنسرتەکە بەکار هاتووە و هەستەکەم بێت یادگارێکی زۆر جوان و ژەندێکی زۆر جوان بۆ نمونەیەکێک لەو ئامێرانە چیە کە جیاوازە لە کۆنسرتەکەیە بەکارهێنرێت بۆ نمونەیەکێک لەو ئامێرانە بۆنە ئامێری ترومبۆنە ئامێری ترامپێتە بەتایبەت ئامێری ترومبۆن لە مێژووی میوزیکی کوردیدا زۆر کەم بەکار هاتوویان توان بڵین هەر بەکار نەهاتووە لە گۆرانی کوردیە یان ئەتوانین
بڵین بۆ نمونە ئامێری سەکسیفۆن ئامێری ترمپێت ئەم ئامێرانە ئەگەر ڕۆڵێکیشیان هەبوو بێ زۆر کەم هەبووە یان ئەگەر هەش بوو بێ ئەو نەناسراو بوون لە لای با بڵین خەڵکی کوردستان کە نەیانزانیوە ئەم ئامێرە چیە و ڕۆڵی چیە لە میوزیکەکەدا. خۆشت ژەنیاری ئامەری سەکسیفۆنیت باشە باسێکی ئامەرەکەی خۆتم وەکوی بەشداریکردنی ئامەرەکەی خۆت وەکو کلارنێت. بەڵێ ئامەری کلارنێت ئامەرێکی ڕۆژئاواییە زیاتر خۆشبەختانە لە کوردستانە زۆر بەکارێت و لە ڕۆڵی گرنگی هەیە لە ئۆرکێسترایە هەروکو هەموو ئامێرەکانی دیکە. باشە ئێوە لە کۆنسرتەکەی چی پێشکەشەکەن چەند بەرهەمیش پێشکەش؟ بەڵێ ئێمە بڕیار وایە لە کۆنسرتەکەیە کۆنسرتی ئەم جارەیان دە بەرهەمان بە ئەنجام بگەێنین. باشە کارەکان بۆتەوە بەرهەمەکان چی؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە زۆربەی کارەکان جگە لە کارێکیانە بێت زۆربەی کارەکان لەلایەن گەنجانی ئۆرکێستراکەوە داڕژاوەتەوە نووسراوەتەوە کە ئەمە مای خۆشحاڵیە. تەنها کارێکیان نەبێت کە کارێکی بەناوبانگە لەلایەن دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەوە کۆمپۆز کراوە. باشە دەستان خۆش بێت. بیرتانەوە نەکردوێتەوە کە لە کۆنسرتەکە لە بەرهەمەکانە کە پێشکەشیەکەن چەند بەرهەمی کوردی بێت بەرهەمی هونەری کوردی بێت یان نوێکردنەوەی شاکارە کوردیەکان بێت و ئێوە بۆ جارێکی دیکە بە دەست و پەنجەی ئەم گەنجانە ئێوە بێگومان بە بەشداری زیاتر لە 50 ژەنیار ئەم کارە پێشکەش بکرێتەوە. بێگومان ئێمە کارێکمان هەیە کارێکی کلاسیکی کوردیە قادر کابانەوانە گۆرانکی قادرکامە بەناوی جوانی بێناو کە دووبارە بۆ ئۆرکێستراکە داڕژاوەتەوە هێڵی فودارەکان جیاوازە هێڵی سترنگ جیاوازە لە بەرگرتنەوەیکی جیاوازە و بە شێوازێکی جوانتر و دەوڵەمەندتر پێشکەشی گوێگران و بیسرانی خۆمانیەکەین. باشە کاتێک کۆنسرتەکەی و پێشکەشەکان ئامادەبووان بینەران چه هەستێکیانە بێت؟ هەستێکی خۆشیان هەیە لە بڕی زۆربەی زۆریان بانەڵم هەمویان بەڵام زۆربەی زۆریان ئەو کەسانن کە حەزەکەن گەنجی تازە و خەڵکی تازە ببینن لەسەر ستەیج بۆیە ئەو کاتانەی کە ئێمە لە کۆنسرت تەوابینیان با بڵێن لە دوای کۆنسرت کە دەستخۆشی و ئەم شتانەمان بۆیەت خەڵک بە فیدباک و بە خۆشحاڵێکی زۆرێتەوە بەردەمان لە بڕی هەم پێی خۆشەکە گەنج و چوزانم خەڵکی چست و چالاک لە کۆنسرتەکە بەشدارە هەموو کوەی کە ئیش لەسەر گۆرانیەکان کراوە کە بە شێوەیەکی دەوڵەمەندتر و پڕتر داڕژراوەتەوە و دووبارە ئەکەوێتەوە بەرگوانیا خۆت بۆ شێوازەی کە هەنێک گۆرانی هەیە با بڵێن ئەتوانین بڵێن لای خەڵک زۆر ئێستا گوێی لێ ناگیرێت یان با بڵێن چوزانم پراوێز خراپێ شتێکی لەو شێوەیە دووبارە خۆشحاڵە بن و بیریانەکەوێتەوە کە یادگاریەکیان لەگەڵ یەکێک لەو گۆرانیانە ئەتوان بڵێم جوانی بێناوە هەروەکوی کە هاوڕێم میلان باسی کرد یەکێک لەو گۆرانیانە ئەوەیە کە ئەتوانم بڵێم دایک و باوکمان تەمەنی ئەوان زیاتر گویان لە گۆرانیانە گرتووە لەوە چێ خەڵکی ئەم سەردەمە و تەمەنی ئێمە و مناڵتر کەمتر گوێ لەو گۆرانیانە بگرن بۆ نەکە ئەبینن گۆرانیەکی جوان هەیە لە سەردەمێکی زۆر کۆنا پێما بێت لە ساڵی 60 بۆ 70کان ئەو گۆرانی ئامادەکراوە ینی ئەبینن گۆرانێکی وا هەیە لەو سەردەمەیە چوزانم بۆ منە پێشکەش کراوە و ئامادە کراوە بەڵام ئەوان چوزانم لی بێبەری بوون یان گویان لێ نەبووە ئیتر بە هەر شێوەیەک بوو بێ دووبارە ئەچێتەوە بەرگویان ئەوە هەستێکی زۆر خۆش. باشە هەنگوی خان ئەم کارە ئەم کۆنسرتە گەورەیە چمۆرکی یا چ تایبەتمەندیەکە بەخشێت بە مێژووی میوزیکی هونەری شارەکە؟ ئەتوانم بڵم من زۆر چاوم لەسەر ئەوەیە کە گەنج لەم شتا ئیش ئەکات ینی ئەتوانین بڵین ئەمە ئەبێت بە مۆرکێک بۆ هەمومان کە ئێمە لە سەرەتای لاوێتیمانەوە لەگەڵ ئەم گروپای بەشدارین و چەند کۆنسرتێکمان بەنجام گەیانوە ینی لەو بڕوایم لە ساڵانی داهاتووە ئەمە بێتە مێژووکی زۆر جوان بۆ شارەکە کە ئیش ئەکەن لە میوزیکە و بە بەردەوامی میوزیکمان هەیە چکە بەڕاستی ئێستا ئەتوانم بڵم کەرتی هونەری زۆر پشتگوێ خراوە و زۆر لە شارەکانە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بڵێن ئیشێکی وای لەسەر ناکرێت بەڵام جۆڵێک لە شاری سلێمانی و هەڵەبجە ئاگادارین هەم لە شان و هەم لە شێوەکان و پێشەنگاکان هەم لە کارە میوزیکەکان و لە کۆنسرتەکانە جمجۆڵێک دروست ئێستا گرمگوڕێکەیە بزەبێت بۆ ئێمە زۆر خۆشحاڵیە کە شتەکە بۆ شێوەیە و ئێمە ئەمانەیە زیاتری کەین ئیشەڵڵا دەستان خۆش بێت پلان هەیە کە ئەم کۆنسرتە تەنیا لە سلێمانیا نەبێت بۆ داهاتوو ببرێتە شارەکانی دیکە یاخود بۆ دەروی کوردستانیش ببرێت؟ بەڵێ بێگومان هەمیشە لە هەوڵی ئەوەیان کە گروپینەوە جگە لەوەی کە کۆنسرت بکەین لە شاری سلێمانیا هەمیشە لە هەوڵی ئەوەیان کە هەوڵ بین ئەم کۆنسرتە بەرینە دەرەوەی شاری سلێمانی. باشە لە کۆتاییە هەریەکەتان بە جۆرێک پێناسەی کۆنسرتەکە بکەن ئەگەر کەسێک بینەری بەرنامەکە بێت ئاگاداری کۆنسرتەکە و ئاگاداری گروپەکەی ئێوە نەبێت چۆن باس لە کۆنسرتەکە ئەکەن
و چۆن هانی بینەرەکانمانەیەن کە بێن و بەشدار بن لە کۆنسەرتەکەی ئێوەیە و پێشم بڵێن کاتی کۆنسەرتەکە دیاریکراوە تا ئێستا ڕاستی بە تەواوی دیاری نەکراوە بەڵام لە مانگی لە ناوەڕاستی مانگی پێنج ئینشاءالله قرار وای کۆنسەرتەکە بە ئەنجام زۆر باش کەواتێم پێشتر لە کورسات مەگەزینەوە بێگومان باسیەکەین و قسەی لەسەرەکەین کۆنسەرتەکەش با سپۆنسەری دەستگای میدیای کورساتە ئێستا چۆن باسی کۆنسەرتەکە بەڵێ کۆنسەرتی ئەم کۆنسەرتەیان دڵنیام زۆر جیاوازە بێت لەبەر ئەوەی کە کۆمەڵە گۆرانی و میوزیکێکی جیاواز بەرگوێی خەڵکەکەوێت و هەر وەکو پێشتر ئاماژەمان پێەیە ئالەتی جیاواز ئامێری جیاوازی تایە دڵنیام لەوەی کە هەر گوێگرێک بێت دانیشە بە دیار کۆنسەرتەکەەوە دڵنیام چێژێکی تایبەتی خۆی وەرەگرێت و کارەکانمان جگە لە گۆرانی کوردی گۆرانی گەلانی دیکەمان هێنا و لە کۆنسەرتەکەیە دامانناوە بە ئومێدیەوەم کە ئازیزانی موزیک لە شاری سلێمانی بێن و گوێگری بینەر و گوێگری کارەکەمان دەستان خۆش بێت هەنگە خان شتێکت ما بێ لە کۆتاییە یان ئەگەر پاسێکی کۆنسەرتەکە بکەیت سەرتا بۆ کۆنسەرتەکە و کۆی کە بانگشتی خەڵکم بۆ کۆنسەرتەکە هیوادارم بێن چونکە گۆرانی زۆر جیاوازمان ئامادە کردووە کە خەڵک یادگارێکی زۆری هەیە لەگەڵیانە و سوپاس و پێزانیمان هەیە بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە هاوکارمان بووە لە هەموو کارە هونەریەکانمانە زۆر سپاس دەستیەوە خۆش بێت و سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئێوە. دەستان خۆش